بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، پێش ناوبڕەکە عەرزی جەنابتانمان کرد ئەو کەسانی کەوا خۆشەویستی زۆریان بۆ کەسانی بەرامبەر هەیە نیشانەی عاقڵی و ژیریە، چونکە ئەو کەسانی کە لەگەڵ تا دەژین خزمەکانت بن، دراوسەکانت بن، هاوڕێکانت بن، هاو پیشەکانت بن، هاو نیشتیمانیانی خۆت بن، هاو ئاینەکانی خۆت بن، ئەگەر کەسانێک بن دەوڵەمەند بن، خاوەنکار بن، تەندروست باش بن، بە دڵنیاییەوە باسمان کرد سوودیان بۆ تۆش هەیە. ئەگەر کەسێک بن منداڵیان ساڵح بێ، چەند خۆشە ئەو کەسانەی لێت نزیکن زۆر دوعا بکەیت بۆ مناڵەکانی خۆت پاشان بڵێ یا ڕەبی خوا مناڵی هەموو موسڵمانان مناڵی ساڵح بن. بۆچی؟ لەوە ئەچێ ئەو کچەی فڵان کەس ئەگەر ئەولادێکی ساڵح و ڕێک و پێک و دیندار و ڕەوش بەرز بێ زۆر واری دەبیانی بووکی ماڵی تۆ بێ. تۆ هەربیرت لێ نەکردوێتەوە ڕۆژە دەبێتە کچی ماڵی تۆ. ئەو کوڕی فڵان کەسەی دراوسێتان هاوپیشەت، هاوڕێکەت، خزمەکەت لەوە ئەچێ بەیانی زاوای ماڵی تۆ بێ، کەواتە دەبێتە کوڕی تۆ. ئەگەر ساڵح بێ سوودمەند دەبی لێی، ئەگەر کەسێکی دیندار بێ ئیسفادەی لێ دەکەی، ئەگەر منداڵەکانی خەڵکی لە خوێندنە سەرکەوتوو بن. بەڕاستی ئینسانی ژیر کاتێک کەوا مناڵەکانی خۆی لە خوێندنە سەرکەوتون زۆر شادمانە، بە ئەندازەی ئەوەش دەبێت بە سەرکەوتنی مناڵانی خەڵک لە خوێندن و لە ئاستی زانستی بەرزدا خۆشحاڵ بی. بۆچی؟ کاتێ ئەو کوڕی فڵان کەس کچی فڵان کەس بوو بە پزیشک تۆ سوودمەند دەبی لێ، بوو بە ئەندازیار، بوو بە پارێزەر، بوو بە دادوەرێکی باش، بوو بە مامۆستایەکی دڵسۆز، مناڵەکانی تۆ لە لای دەخوێنن. ئەگەر کەسێکی سەرکەوتوو بێ زۆر باشە. ئەی ئەگەر خراپ بوو، ئەگەر خراپ بوو بڕوا بکە ژیانت لە گەڕەکەکەیە، لە دراوسەتیدا، لە خزمایەتیدا سەریەشەیە، بۆنی ناخۆشی دڵنیا بە ڕۆژێ بەسەر لوتی تۆش و سەری تۆدا دەڕوا، گرفتەکانی دێنە بەرچاوی تۆ. بۆیە ئینسانە ژیرەکان هەمیشە خۆشەویستیان بۆ کەسانی بەرامبەر هەیە. بەڵام بە پێچەوانەوە ئەو کەسانی کەوا بەداخەوە ژیری و عەقڵیان تەواو نەبێ بەردەوام ڕقیان بۆ خەڵک هەیە. هەمیشە مرۆڤ بەوە هەڵدەسەنگێنرێ. مرۆڤی ژیر و عاقڵ خۆشەویستی زۆر پەخش دەکا بەسەر خەڵکە، دایمە ئامانجی سەرکەوتنی خەڵکانی ترە. مرۆڤەکان کە ژیری و عەقڵیان تەواو نییە ناحەزن بە خۆیان، بۆیە ئەو ناحەزیە بە خۆیان ڕنگدانەوەی هەیە ناحەزیشن بەرامبەر بە کەسانی دەوروبەریان. جاران چەند خۆش بوو خەڵک لە سایەی دینداری و ئیماندا، لە سایەی ژیری عەقڵدا دراوسێکان کلیلی ماڵەکەیدا بە دراوسێکەی ئەیگوت تۆ لە براکانم نزیکتری، لە خوشکەکەم نزیکتری. چەند خۆش بوو دراوسێکان دوای 20 ساڵ تووشی یەکتر دەبوونەوە هێستا ئاشنایەتی و دۆستایەتێکی بەهێزیان لە نێواندا دەما، متمانەیەکی زۆریان بە یەکتر هەبوو. چوارەم خاڵ خۆشەویستی بەرەکەت دەخاتە ژیانەوە. ئێمە لە سەردەمێکا دەژین بە تێکڕای گشتی دەڵێم، ناڵێم هەموو خەڵک، بەڵام بە زۆربەی عامی خەڵک بڕواتان هەبێ سوپاس بۆ خوای پەروەردگار ژیانمان ئێستا لە چاو 30 ساڵ 40 ساڵ لەمەوبەر هەر مێژوو بخوێنەوە. ئێمە خۆشمان تەمەنێکمان هەیە تیا ژیاوین هەر بەراورد ناکرێ. جاران خەڵکی خانوویەکی گڵی سادەی ئەو پەڕی دوو ژووری هەبوو، دوو ژوور ئەوەی دەوڵەمەند بووە بگەیشتە 3 ژووری 3 بە 4. جلوبەرگێکی کەم زۆرمان لە بیرمانە جەژنی ڕەمەزان و ڕەمەزانیان قوربان و قوربان قاتێ جل بۆ مناڵەکانیان بۆ کابانی ماڵیان بۆ سەرۆکی ماڵ دەیکڕی. خواردنێکی سادە دەخورا لە ماڵەکاندا. ماندووبوونێکی ڕۆژ بە یەکجار زۆر زستان و هاوین خەڵک هەر ماندوو بوو بۆ پەیداکردنی بژێوی ژیانی. بەڵام کەچی خەڵکی یەکتریان خۆش دەویستە دڵەوە، بۆیە هەستیان بە دڵخۆشی دەکرد. دووشت هەن ئەزیزانم لە یەکتر جیاوازن. خۆشی و دڵخۆشی ئەتوانی تۆ سفرەیەکی زۆر ڕازاوە لەبەر دەما بێ لە خۆشترین خواردنەکان لەسەری بێ، باشترین و گرانبەهاترین جلوبەرگت لەبەرا بێ، لە کۆشکێکی زۆر ڕازاوە دابی هەمووی چراخان بێ، بەڵام دڵنیا بە دەکرێت دڵت ڕووناکی تێدا نەبێ. کەسانێکی شەن لەسەر سفرەیەکی سادەی نانودۆیەکیان خواردووە، لە خانوویەکی گڵیندا ژیاون، جلوبەرگەکانیان پینەش کراون و بەدەستیش دووراونەوە، بەڵام سەیری کردووە زەردەخەنە لەسەر لێویان نەبراوە، چ دڵ و دەروونێکی خۆشیان هەبووە. تەنانەت هەستیان نەکردو ڕۆژە چونکە دڵ و دەرونیان زۆر باش بووە خەم و خەفەتدای نەڕزاندون دکتۆری پزیشکی جەستەییشیان نەبینیوە. خەڵکانێک ژیانێکی سادەیان هەبوو، بەڵام ئامادە نەبوون بەبێ یەکتر پاروێک نام خۆن.
بڕۆ چێشتی مزیێوری هەژاری موکریانی مامۆستاژار بخوێنەوە، کتێبەکانی تر بخوێنەوە، کتێبەکانی مامۆستای خاڵ بخوێنەوە، مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیز ڕەحمەتی خوان لێ بخوێنەوە، باسی ئەوە دەکەن. حتا تەنانەت باب و باپیرانی من و تۆش ببیریان دێن لەم کوردستانەدا خەڵک نانی جێژنی ڕەمەزان و قوربانی لە ماڵەوە نەخواردووە. چی هەبووە بردوویەتی لە مزگەوت، هەموو دانیشتوان چون لە مزگەوت نانیان بەیەکەوە خواردووە و توانە خۆشی هەمومان بەیەکەوەیە. ئەگەر پاروێنانمان هەبێ هیمن و تۆ هەمومان تێکەڵاو دەکەین با بەیەکەوە بیخۆین. چەند جاری ئینسان لەگەڵ ئازیزیەکە دادەنیشێ وەڵی سادەترین خواردن دەخۆی، بەڵام چێژێکی هەیە هەرگیز لەبیرت ناچێتەوە. هۆکارەکە ئێزانی چییە؟ هی ئەوەیە لە ناخەوە بەرامبەرت خۆش دەوێت و لە ناخەویشەوە ئەو تۆی خۆش دەوێت. ئەی چەند سفرەی خوانی ڕازاوە مەطعەم و دەعوەتمان بینیوە زۆرێک لەوانی کە هەڵدەستن هیچ شادمانیەکیان پێوە دیار نییە، چونکە دیارە ئەوانەی ئامادە بوون بە مەسلحەتێکی دنیای یەکتریان ویستووە، هیچی لە ناخەوە بە پاکی یەکتریان خۆش نەویستووە، وەیە هەست بە چێژێکی دەرونی ڕاستەقینە ناکەن. وەیە عەرزم کردن بەڕاستی خۆشەویستی بەرەکەت دەخاتە ژیانەوە. بەرەکەت جیاوازە لە چەندێتی، چەندت پارە هەیە، چەندت پۆست هەیە، چەند خەڵک دەناسێ، چەند لایک و کۆمنتت هەیە، ئەوانە زۆرن، بەڵام بەرەکەت لە ژیانانە بێ داماوترین مرۆڤ دەوی. بەڵام کەمێکی کەمت هەبێ، بەڵام بە بەرەکەتی خوای پەروەردگار ژیانت خۆش دەوێ. ئێستا خەڵکی لە یەک خانووی گەورەدان، ژوورەکان جیاوازن، ئەمەش بەرەکەتی خوایە ئەلمەسکەن الواسع، بەڵام بەداخەوە سەیر دەکەی لە ماڵێکە 4-5 کەس دەژین، هەر یەکەی بە جیانان دەخوا، ئەو دەڕاتەوە ژووری خۆی ئەم جاودێتە سەر سفرەکە، ئەو ڕۆیشتووە و نازانەکەی خوشکەکەی بینیوە. جاران خەڵک بە سادەیی دەژیا، زۆریش ماندوو بوو، بەڵام دڵنیا بە باوک دایک خوشک و براکان لەسەر سفرەی ناخواردن هەستیان دەکرد یەکێ لەو برا خوشکانە غەمێکی هەیە، هەستیان دەکرد لە کاتی دەستبردن بۆ نانەکەدا ئەم نانە باش ناخوا و دیارە گرفتێکی هەیە، هەل لەوێدا بۆیان حەل دەکرد، هەل لەوێدا هەستیان دەکرد کە ئەم کێشەیە نابێت لە ماڵەکەی خۆیاندا بڕواتە دەرەوە. ئێستا ئێمە زۆر کەم خێزانەکان یەکتر دەبینین، وەیە خۆشەویستیەکانیش دابڕاون، وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین بەردەوام خۆشەویستی بۆ یەکتر دەربڕین. لەکوێ؟ هەل لە ناو خێزانەکەی خۆتدا. یەکەم شت خۆشەویستی بۆ خێزانت دەرببڕە. بەڕاستی هاوسەرەکان پێویستیان بە یەکترە، بەڕاستی پێویستیان بەوەیە لەبەر چاوی خەڵکا خۆشەویستی، بەڵام بە درۆنە، چونکە زۆر ژن و مێردیشمان بینی و مجامە لە یەکتر دەکەن لەبەر چاوی میوانێکە ئای کە بۆ یەکتر باشین و یەکترمان خۆش دەوێت، بەڵام لە دواوە وانین. نا ڕاستەقینە، ڕووی ڕاستەقینە چۆنە ئاوە، بەڵام مەشی شارەوە، شەرمیش مەکە. بە ئیزنی خوای پەروەردگار پشت بەخوا ببەستە با خەڵکیش لە تۆ فێری خۆشەویستی ژیان بێ. پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم کەڕابەر و تاجی سەرمانە، ڕێنیشاندەری دنیا و قیامەتمانە. لە فەرمودەیەکە کە ئیمامی ترمذی ڕیواەتی کردووە بە ژمارە فەرمودەی 3885 حەسەن و صحیح، فەرمودەیەکی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە لە فەرماندە سەربازیەکان پرسیاری لێ کرد: یا رسول الله ئەی الناس ئەحەب ئیلەیک، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ کەسێک خۆشەویستترین، یعنی ئەی الناس لە ناو هەموو خەڵکی سەر زەویدا، ئەحەب لە کەسێک هەبێت لە هەموو کەست خۆشتر بوێ چێیە؟ ئەو فەرماندە سەربازیە وای زانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت تۆی، چونکە مەیدانی جەنگە، سەرکەوتنێکی گەورەی لە جەنگا بەدەستهێناوە، دوژمنانی ئیسلامی ڕەتاندووە، پایتەختی ئیسلام مەدینەی پاراستووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو ئەو هەموو گەورە هاوڵەدا، لەناو ئەو هەموو پیاوە سەربازی و سیاسی و خاوەن پێگانەدا زۆر بەڕاشکاوی دەفەرمێ: عائیشە، بەبێ ڕاوەستان سەیری فەرمودەکەکەن، یەکسەر نیشانەی پرسیار و وەڵامی پێغەمبەر صلی الله علیه وسلم حازرە، بەبێ بیرکردنەوە. ناژڵێ هاوسەرم، ئێمە زۆر جار دایکی فڵان کەسی هاوسەرەکەم هاوژینەکەم، پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاستەوخۆ فەرمووی عائیشە خۆشەویستترین کەس لەسەر زەویدا بۆ من لەناو هەموو خەڵکە عائیشەی هاوسەرمە. کابرا یەکسەر پرسیارەکەی دووبارە کردەوە، وتی مینە الڕیجال، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من مەبەستم لە پیاوانە، چ پیاوێک لەناو هەموو پیاوانی جیهاندا خۆشەویستترین کەسە لەلات. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبێ وەستان یەکسەر فەرمووی ئەبوها، باوکی عائیشە. سەیری ئەو فەرمودەیەکەن، دەیتوانی فەرمێ ئەبوو بەکری سڵدیق، ئەبوو بەکری هاوڕێم، ئەبوو بەکری خۆشەویستی خوا، ئەبوو بەکری ثانی اثنین، خۆشەویستترین کەسی سەر زەویە لەلام، بەڵام دەفەرمێ ئەبوها، باوکی عائیشە، یعنی عائیشەی خێزانم ئەوە نەخۆش دەوێت بەهۆی ئەوە خەزوریشم خۆشەویستترین پیاوی سەر زەویە. ئێمە زۆر جار خەڵک هێشتا وا ئەزانێ عیبەیە ئەگە خۆشەویستی بۆ ماڵە خەزورانی دەرببڕێ،
وە لە بەرنامەی خۆشەویستیدا دەبێت ئەو شتانە ڕاستکەینەوە. ئێمە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەرنامەی دین و دنیامان وەردەگرین. بزان عایشە دوای چەندەها ساڵ ئەم فەرمودەی قەل لە بیر ناچێتەوە، هاوسەرت قەل لە بیری ناچێتەوە کاتێک کە لە لای ئازیزەکانت بە شانازیەوە دەڵی هاوسەرم خۆشەویستترین کەسی ژیانمە، باوکی هاوسەرم، دایکی هاوسەریم، خوشک و براکانی هاوسەرم ئازیزترین کەسن لەلام. ئەمە زۆر بەلایەوە گەورە دەبێت. با ڕێزی یەکتر بگرین، با خۆشەویستی بۆ یەکتر دەرببڕین. خەڵکی زۆر ماندوو بوو، بەڵام کاتێک ئەوەندە یەکتری خۆش دەویست لە ماڵەکە ئیسراحەتی دەکرد. خۆشەویستی ئەزیزم بۆ منداڵەکانت دەرببڕە. بەڕا دەفەرمێ لە صحیح بوخاری ژمارەی فرمودەی 3749 هاتووە، بەڕا دەفەرمێ رأيت النبي صلى الله عليه وسلم والحسن بن علي على عاتقه يقول اللهم إني أحبه فأحبه. بەڕا دەفەرمێ پێغەمبەرم بینی صلى الله عليه وسلم ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی کوڕی فاتیمە، حەسەن کوڕی ئیمامی عەلیە کوڕی فاتیمەی زەهرایە، واتە نەوەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کچەزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم. حەسەنی لە ئامێز گرتبوو، دەفەرمێ پێغەمبەری خوا سەیری دەکرد، ماچی دەکرد، لە ئامێزی تون دەکرد و دەیفەرموو اللهم یا الله ئەی خوای پەروەردگار ئینی ئوحبه، بەڕاستی من ئەم مناڵی خۆمم خۆش دەوێت، فأحبه یا ربی خوا تۆش زۆرت خۆش بوێ. سبحان الله چەند گەورەیە لەبەر چاوی ئەو خەڵکەیە ئەو پێغەمبەرە ئازیزە صلی الله عليه وسلم پێی وتین نەڵێی کاتم بۆ منداڵەکانم نییە، بڕواتان هەبێ حەدمان نییە خۆمان بپێوین بە ئاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەس بە ملیار جار یەک لەسەر یەک ملیاری پێغەمبەری صلی الله عليه وسلم هیچ کەسێک لە ئێمە باری قورس نییە. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمی یەک ئومەتی لەسەر شام بوو، یەک ئومەت هەتا قیامەت، گەیاندنی پەیامی ئاسمان، دوا پەیامی ئاسمانی بۆ سەر زەوی لەڕێی ئەو زاتەوە گەیشتووە کەچی لەگەڵ ئەودا کات دەدا بە منداڵێک، مناڵەکەی لە ئامێز گرتووە، ئەمجا بە زمانیش خۆشەویستیەکە دەردەبڕێ، مناڵ بۆی پێدەکەنێ و هاوڕێیان و ئازیزانیش لە دەوری اللهم ئینی ئوحبه، یا ربی خوای پەروەردگار خۆت ئەزانی من چەنە ئەم مناڵم خۆش دەوێ، خوایە تۆش خۆشت بوێ. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویستەکەی دەربڕی و دوعای خێریشی بۆ کرد. خوایە من کە ئەمە نەوەمە ئەوەنەم خۆش دەوێ، ئەبێ ڕەحم و بەزەی من کە وەکو مرۆڤێک قەت بەراورد ناکرێت بە ڕەحم و بەزەی و سۆز و میهرەبانی الله سبحانه وتعالى کە بێ سنوورە، ئەرحەم الراحیمینە، ئەرڕەحمان الرەحیمە. جا خوایە من هەرچی خێر و خۆشی ئەم دنیایەوە ئەم قیامەتەیە بۆ ئەم مناڵم دەوێ، داواکارم خۆم تووشی ئازار بم، تووشی نەخۆشی بم، تووشی ناخۆشی بم، بەس ئەم مناڵم توش نەبێ. دەیخوا تۆ هەرگیز بەراورد ناکرد ڕەحم و بەزەی لەگەڵ منی بەندەدا، یا ربی خوا تۆش هەرچی خێر و خۆشیە بەسەر ئەم نەوەی منی ئابڕێژی، بەسەر ئەم مناڵی ئابڕێژی، یا ربی خوا ئەوا لە بەڵاو موسیبەت لای دەی. چەند جوانە ئەم دوعایانە، ئەم دوعایانە ئەم مناڵە هەستی پێ دەکا. کەواتە ئەزیزم زۆر زەرورە ئەمڕۆ خۆشەویستی بە منداڵەکانمان بەخشین، بە ناوی خۆش ناویان بێنە. خۆشەویستی دەربڕین بۆ مناڵەکەت بەچی؟ بەردەوام بە کاکە فڵان کەس، دادە فڵان کەس، گوڵە جوانەکەم، قوربانت بم. ئەمانە دەزانین چەند خۆشە. ئاگات لە تۆنی دەنگت بێ. مناڵ زۆر هەستیارە بە تۆنی دەنگی دایک و باوک. بەڕێزان جاری وایە هەر کە بانگی مناڵەکەت دەکەی بڕواتان پێت دەڵێ باوکە ئەڵی غەمباری، ئەڵی عاجزی. ئاگات لە تۆنی دەنگت بێ. ئەو پەڕی بەناسکی و بە خۆشەویستی دەربڕینەوە قسە لەگەڵ مناڵەکە تا بکە. خاڵی سێیەمیان بەڕێزان قەت لەبەر چاوی هاوڕێکانی مناڵەکەت، لەبەر چاوی میوانەکانت ڕەخنە ئاراستەی مناڵەکەت مەکە. با دوو بە دوو بن لە ناو شیرینی و کارە چاکەکانیدا ڕەخنەکانیشی بخە بەر چاو. بەڕێزەوە فەرمانی پێ بکە، میوانەکەت مەڕ بڕۆ ئاوە بێنە، بەڵێ دەتوانی کاکە فڵان کەس بچی ئەو شتەمان بۆ بێنی، کچە گوڵەکەم دەتوانی بچی یارمەتیەکی دایکت بدەیت لەبەر چاوی هاوڕێکانی، لەبەر چاوی میوانەکانی کە تۆ ڕێزت لێگر دڵنیا بە خەڵکیش ڕێزی لێدەگرێت. ئەزیزانم ئەم بەرنامەیە بە ئیزنی خوای پەروەردگار ئەمە دەستپێک بوو، وەڵامێک بوو بۆ ئەو کەسانی کە لێمان دەپرسن بۆچی ناوتان نا بەرنامەی خۆشەویستی. پرۆگرامی خۆشەویستی ئەوە بنەماکانی بوو کە عەرزم کردن. ئەم بەرنامەیە بەویستی خوای گەورە لە هەفتەی داهاتوودا دوو بەشی ترمان دەبێت. من هەندێک قسە لەسەر تەوەری بەرنامە دەکەم، جەنابتان ئەو پرسیارانەی کە هەتانە ئینشاءالله هەمومان بۆ بنووسن، هیچ پرسیارێکی ئێوە بە فیڕۆ ناچێت. ئاوا بەڕێزان هەمویان بۆ من نووسیوە و ئێستا ئەو پرسیارانێکی ئێستا ئێوە نووسیوتانە. بۆ نمونە
زۆرێکیان من حەز ناکەم بەسەریان ناتێ پەڕم لە ماوەی دقەیەک 2 دقەدا قسەی لەسەر بکەم بەڕێزێک دەڵێ لە ئیسلامدا خۆشەویستی ڕێگە پێدراوە ئەمە قسەیەک نییە بە 2 دقە قسەی لەسەر بکەیت من ئەمەی بەڕێزت ئەم پرسیاری تۆ لە لای خۆم دەکرێتە یەک تەوەرەی بەرنامە ئەو بەڕێزەی لەم دەپرسێ من 3 ساڵە کچێکم خۆش دەوێت بەڵام ماڵی کچەکە لەبەرەوەی دڵن تۆ پەیوەندی هەبووە لەگەڵی کچەکەمان بە هیچ جۆرێک نادەینێ بەڕێزان ئەمە پێویستی بەوە هەیە تەوەرەیەکی تایبەتی لەسەر تەرخانکەین خۆشەویستی نیشتیمان تەوەرەی خۆی دەوێت ئەو پیاوانی زیاتر لە ژنێکیان هەیە دەتوانین هەردووچیان بە یەک ئەندازە خۆش بوێ ئەمە تەوەرەی تایبەتی دەوێت کەواتە سوودم بینی لە پرسیارەکانی ئێوە دڵنیا بن ئەم پرسیارانە لە ئاڵلقەی داهاتوودا یەک دێنە سەریان و تەوەرەی تایبەتیان بۆ ئامادە دەکەین و ئەو وەڵامانش کە ئاسان و سادەبوون بە سەریانە لە ماوەی خولەکێکیان بەیزنی خوای گەورە دەتوانین ئەوە وەڵام بدەینەوە بۆ نمونە ئێستا پرسیارێکی ئەمڕۆ ئەو بەڕێزەی کە دەپرسێ براو خوشکی شیری چییە ئەزیزم من لە دایکی جەنابەت لە مەسەبی ئیمامی شافعیدا 5 جار شیرم خواردبێ واتە لە 5 جار تێپەڕی نەکرد بێ و دایکت یەقینی هەبێ کە لە 5 جار زیاتر شیرم نەخوادەوە لای ئەبوو حەنیفە و ئەو ڕایش زۆ بەهێزە ئەگەر گومان دروست بوو دایکی بەڕێزت وتی من بۆ فڵان کەس واتە بۆ من 1 جار شیرم داوەتێ ئێمە دەبین بە خوشکوبرا خوشکوبرای شیری واتە دەستنوێژمان لە یەک ناشکێ هاوسەرگیریمان هەتایە بۆ یەکتر حرامە بەڵام لای ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فتوای داوە کە دەبێت 5 جار بێ واتە ئەگەر ئافرەتی وتی من یەقینم هەیە 2 جار 3 جار زیاتر شیرم نەداوە بە فڵان کەس ئەمانە نابنە خوشکوبرای شیری بەڵام ئەگە وتی 5 جار بۆ یان لە 5 جار زیاتر بووە واتە دەستنوێژیان هەرگیز لە یەک ناشکێ من کە لە دایکی بەڕێزت 5 جار شیرم خوارد وا بەرز من لە ماڵی ئێمە دەڕۆمە دەرەوە دەچمە خانەوادەکەی ئێوە هیچ خوشکێکی ئەم ماڵە هیچ کچێکی ئەو ماڵە بە من ناشێ هیچی دەستنوێژیشم لیان ناشکێ ئەو کەسانی کەوا پرسیار دەکەن جیاوازی لە نێوان منداڵی کوڕ و کچدا دەکرێ هەبێ ئەوە هەمووی تەوەرەی تایبەتیمان لەسەری دەبێ خۆشەویستی لە نێوان کوڕ و کچدا لە نێوان کچەکاندا لە نێوان کوڕەکاندا لە میرات و بەخشیندا ئەو بەڕێزەی پرسیەتی دەکرێ باوەژن جیاوازی بکان لە نێوان منداڵەکانی خۆی و هاوسەری کە دایکیان نەماوە یەقینتان هەبێ بەڕێزان هیچ باوەژنێک لە ژیانی مرۆڤایەتیدا نابێتە دایکی خۆت هیچ کەسێک ناتوانێت شوێنی دایک بگرێتەوە بەڵام دەکرێت ئافرەتی وا هەیە کە بە قەدەری خۆی پەروەردگار دایکی مناڵەکان نەماوە ئەم بۆتە باجیان بۆتە باوەژنیان ڕەحمی خوا زیاتر لە دڵیایەتی هەندێک میهرەبانی زیاتری هەیە بەزەی بە مناڵانە دادێتەوە ئینسانیەتی زۆرترە دین و ئیمانەکەی ڕێگەی پێنادا ئازاریاندا بەڵام یەقینیشت هەبێ قەت هیچ کەسێ شوێنی دایکی خۆت ناگرێتەوە ئەو کەسەی وابزانێت باوەژن بە ئەندازەی دایک دڵسۆزە دیارە نە لە دین حاڵی بووە نە لە ژین حاڵی بووە بەڵام پاداشتی گەورەش ئەو کەسێکەوە مناڵێکی بێتاوان کە دایکی لەدەست داوە ئەم سەرپەرشتی دەکا ڕێزی بگرێ پاک و خاوێن ڕایگرێ پێی بگەێنێ پاداشتی خۆی لە خوا بوێ ئەو ئەم مناڵانە وابزانێک ئەمانش جگەرگۆشەکانی خۆنی چونکە باوکی ئەم مناڵانە هاوسەری ئەوە و دڵنیا بێ خوای گەورە لە دنیا قیامەتا پاداشتی دێداتەوە ئەوە دەکەوێتە سەد دڵ و دەروون واتە کەسانێکن دڵیان زۆر ڕقە تەنانەت کوشتنی ئەو مناڵانی بەلاوە و ئەو خواردنەوە وایە و بینیمان کوشتیشیان بۆیە دەبێ بڵین قەت یەقینت هەبێ هەرگیزە و هەرگیز خۆشەویستی دایکی خۆت هەرگیز وەکو باوەژن نییە بەڵام هەموو باوەژنەکان و هەموو باجیەکانیش ناخرێن نەتای تەرازویەکەوە ئەوە دەکەوێتە سەر ویژدانی خۆی دین و ئیمانی خۆی قیامەت بینینی خۆی ڕەحم و بەزەی خۆی کۆتا خاڵکە لە بەرنامەکەدا عەرزی جەنابتانی بکەم ئەو بەڕێزەش نووسیوێتی باسی تەوەرەی حەڵاڵ و حەرام کەن بە تایبەتی بۆ مەسەلەی قیست ئێمە پێم خۆشە جەنابتان یەقینتان هەبێت لەم بەرنامەیەدا ئێمە بەرنامەی حەڵاڵ و حەراممان نییە ئێمە بەرنامەی فتوامان نییە ئێمە بەرنامەی خۆشەویستیمان هەیە ئەم کەناڵی دیمەن کەناڵێکە تایبەتە بە خێزان و بەرنامە و تەوەرەکەی ئێمەش لەسەر خۆشەویستیە بۆیە ناتوانم نە ئاستی زانستی من ڕێگەم پێدەدا باسی حەڵاڵ و حەرام و ئەوانە بدەم بەس هەر ئەوەی کە تۆ نامەت بۆ پەیجەکە نووسی و پەیوەندیت بە بەرنامەی خۆشەویستیەوە کرد پێت دەڵێم حتا بۆت دەکرێت خۆل لە قیست بپارێزە ئەمە نە فتوای حەڵاڵبوونە و نە حەرامبوونە قیست ویستی مرۆڤێکە لە چاڵێک دەیەوێت بێتە دەرەوە بەڵام وەختێ یەک ڕۆژ خۆشحاڵە یان بۆ سعاتێک خۆشحاڵە کە لە چاڵەکە هاتۆتە دەرەوە بەڵام جار بۆ جار بەدەستی خۆی چاڵێکی گەورەتر و قوڵتر لێدا ئەمجا هەموو ژیانی دەبێتە خەم و تەم چونکە تۆ پارەیەک لاکۆ نەبوو بێتەوە 500 دلار نەبوو بێ شتێکی پێ بکڕی ئێدە لەمە دو ژیانەکەی تۆ هەر قورسە ئێتر ژیانەکەی تۆ هەر پێداویستی ڕۆژانە زیاتر دەبن ئەمجا خەمیەوەتە ئەو 5 وەرەقەیە چۆن بدەیتەوە ئەو 500 دلارە چۆن دەفعەکەیتەوە دواتە قەرزی تری بۆ دەکەی
دواتر شەو ڕۆژ ژیانت لێتاڵ دەبێت بۆیە قەرز هاتنە دەرەوەی لە چاڵێک و خۆبەنجکردنە بۆ چوونە ناو چاڵێکی تر خۆ دامادەکە من دەڵێم ئەوە فتوای حەڵاڵ و حرام نادەین بەڵام خۆل لەوە پارێزە هەموو ئەو تەوەرانی بۆ منتان نووسیەوە زۆر سوودیان لێ دەبینم خۆشەویستی دایک و باوەک بە تایبەتی خۆشەویستی دایکەوەتە هەموم ئاماژە پێکردووە هەموو ئەوانەی نووسیوتانە لای ئێمە پارێزراوە سوودی زۆری لێ دەبینم هەر یەکێک لەوانە بە ئیزنی خۆی پەروەردگار تەوەرەیەکی تایبەتی بۆ تەرخان دەکەم کۆتاییش ئەوەیە بەرنامەی داهاتوومان لەسەر جۆرەکانی خۆشەویستیە ناونیشانی پرۆگرامی داهاتوومان لە بەرنامەی خۆشەویستی جۆرەکانی خۆشەویستی لەسەر ئەوە شت بنووسن و گفتوگوی ڕاستە و خۆمان دەبێت لەسەر ئەو ژمارانی کە لەسەر شاشەکە بۆتان دەنووسرێ بەڵام تایبەت بە تەوەرەی بەرنامە بۆ چوونەکانتان ڕێیە جوانەکانتان پرسیارە گرنگەکانتان گفتوگۆی نێوانمان بە ئیزنی خی گەورە پەیوەندی ڕاستە و خۆمان دەبێت ومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازم خی گەورە یارمەتی من بدە هیبرایانی کامێرەمان و هەموو کەسانی کە بە بەرنامەیەوە ماندوون خی گەورە پاداشتی خاوەنی کەناڵ و بەڕێوەبەری گشتی کەناڵیش بداتەوە کە لوتفیان کردو ئەم بەرنمەیان هێنایە بوون ئینشاء الله بە تەندروستی باش و بەدڵی خۆشەوە بە دڵێکی پڕ لە خۆشەویستیەوە پێتان دەڵێم هەمووتانم خۆش دەوێت چاوەڕێین ئینشاء الله لوتفی خۆمان لەگەڵ بێ و بەرنامەی باشتر پێشکەشکەین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه